بخير بن دوباره بخير بن دیمە هەست چۆنە جارێکی تراتونێتەوە ناو قوتابخانە و بەرنامەیەکی لەسەر تاقیکردنەوە و کاتێکەشمان پێش کاتی تاقیکردنەوەی ئەزموونەکانی کۆتایی ساڵە. بە دڵنیاییەوە مەبەستە تاقیکردنەوەکانی پۆلی 12ەیە. بە دڵنیای هەستێکی زۆر خۆشە و بینینی ئەو هەموو قوتابیە بۆ من زۆر خۆشە کە ئەمڕۆ باسی هەموو کێشاناکەن کە ئەم قوتابیانە ڕوبەڕوویە بنەوە لە کاتی تاقیکردنەوەکانە. کاتە بەلوێ دەستکەین بە گفتوگۆکان با میوانەکانمان بناسیێنین. زۆر چاکە. میوانن vê carê yên bernameya gencan e. Tajan Mihemed li sala 1987 li Slêmaniyê jî dayîk bûye. Xwediya bawernameya Bakaloryosa li Aborî. Tajan mamoste ye. Aram Serdar li sala 1986 li Hewlêr jî dayîk bûye. Xwediya bawernameya Bakaloryosa li Derûn Nasiyê. Aram توێژەرێ دەرونیە. ئەڤین محەممەد لە ساڵە 1980 لە هەولێرێژ دایک بووە. خۆدیا باوەڕنامەیە بەکلۆریۆسە لە پەروەردەیە زانستێ. ئەڤین مامۆستەیە. مامۆستایان بەخێر بێن بۆ بەرنامەی گەنجانە خۆشحاڵین کە لەم بەرنامەیە لەگەڵمانان و جارێکی تریش ئێوە دووبار و سێبارە بەخێر بێنەوە. ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر چۆنەتی خۆ ئامادەکردنی قوتابیان بۆ پێشەوەی کە مەسەلەن بچنە ناو تاقیکردنەوەکانی پۆلی 12ەوە، بەڵام پێشەوەی بینە لای ئێوە با ئەمە سەرتا لە قوتابیەکانەوە دەست پێ بکەین. سڵاو لێ بە خاتون، تۆ وەکو قوتابیەک مایکەکەیەک تۆزبەرە پێشەوەی کە با گوێمان لێت بێ، چۆن خۆت ئامادە کردووە بۆ تاقیکردنەوەکانی پۆلی 12؟ زۆر سپاسان دەکەم لە بۆ دەرفەتەی، سپاس بۆ مامۆستایەکانشم. ئەمەچی پۆلی 12 یعنی کە خۆمان ئامادە بکەین لە بۆ امتحانەکان یان تاقیکردنەوەکان. سەرەتا کە دەڕۆینەوە یان دەڕۆینەوە ماڵەوە چل ڕۆژمان لەبەردەستە لەوەی کە لەو تاقیکردنەوەانە بەشداری بکەین. یعنی وەکو پۆلی 12 خۆمان ئامادە دەکەین، کاتەکان دابەش دەکەین لەگەڵ ئەو وانانەی کە خشتەی تاقیکردنەوەکان لە کە بڵاو بنەوەتەوە ئەوان تەمەشایان دەکەینێ بەبێ ئەو خشتانە دەڕۆین و دواتر کاتی خەو ئەوانە زۆر گرنگن ناخواردنەکان ئەوانە هەمویان دەبێ ڕێک بخەین. سعات خۆم ینی سعات 10 شەودەن و 6 بەیانیش بەخەبەر ئەو خشتەیە کە لەسەری ئەڕۆن ئێوە مامۆستایەک بۆی دیاری کردوون بۆی داناون ئەو خشتەی یاخود خۆت ئەو بەرنامەیە داناوە بۆ خۆت؟ وڵای هەندێک جا بە خۆم دیاری دەکەم، بەس مامۆستایەش مامۆستا تاژان ئەو زۆر زۆریان لە پۆلی یارمەتیمان دەدا، پێمان دڵێ ینی کە ئەو شتانە دەبی بکەم گۆ پۆلی 12 زۆر یارمەتیماندا. دەستخۆش. مامۆستا تاژان، تا چەند مامۆستاکان ڕۆڵیان هەیە لە ئامادەکردنی قوتابیان بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ؟ مامۆستاکان ڕۆڵێکی زۆریان هەیە، بە تایبەتی مامۆستای پۆلی 12. یعنی ئەبێ لە سەرەتای دەوامەوە ڕوونکردنەوەیەک بن بە قوتابیەکان کە ئەم ساڵ گرنگترین ساڵە لە ژیانیانە، تاوەکو خۆیان بە باشترین شێوە ئامادەکەن و فێری ئەوەشیان بکەن کە ئامانجیان هەبێ، یعنی تەنهاوە نەبێ کە پۆلی 12 بێت، ئامانجێکی گرنگ دانێن لە ژیانیان و پلان داڕێژیش بکەن بۆ ئامانجە، چونکە ئامانجەکەیان گەورەیە. ئەگەر هاتوو ئامانجەکەشیان بچوک بێ ئەبێ مامۆستاکان یارمەتیان بن، ینی ئامانجەکەیان پێ بڵێن کە تۆ لەو پۆلەی ئامانجێکی زۆر گەورەترت هەیە. بۆچی ئەبێ قوتابیان دایمەن مەبەست دەوەی کە ئامانجێکی گەورەیان هەبێ بەشێکی گەورە هەڵبژێن و هەوڵ بن بۆ بەشێکی گەورە؟ ببوورە مەبەستم لە دیاریکردنی ئامانجی گەورە یەکەم ینی بڕینی ئەو پۆلەیە، دواتریش ینی نمرە شرت نییە، ینی تەنها ئێمە سێریکەن کۆلێژی تەندروستی یاخود کۆلێژی ئەندازیاری ئەوانە نا، ئێمە بەسمان لەو ئامانجە نییە، مەبەستم لەو ئامانجە ئەوەیە کە زۆرترین نمرە بێنێ، چونکە کە نمرەی زۆری هێنا خۆی ئەتوانێت بەڵام کە نمرەی هێنا ینی ئەوە تۆزێ بێتە زەحمەتی بۆی ئەو شوێنی حەزی لێ نییە، کە حەزی خۆتت کرد ئامانجەکەش بۆی هەوڵ بدە، کە دەرەجەت هێنا ئەگەر حەزت لە وەرزش بۆ ئەتوانی تەنازولکەی بووی، بەس کە دەرەجەت نهێنا ناتوانێت. هەڵبەت ئەوە لەسەرەوە پلانیەوێ با بێکی لە قوتابیەکان تر وەرگرین. ئەگە بێ زەحمەت ئەو مایکی بیتێ بۆی کە پرسیارێکی لێ بکەم، ئەوەی کە هاوڕێ قوتابیەکەت و مامۆستا تاژان باسییان کرد، تۆ بۆ شێوەیە پلانی ڕۆژانی خۆت داناوە بۆ خوێندن و ئامادەکردن بۆ پێش تاقیکردنەوەکە؟ بە ئەکید دەبی هەمومان پلانێکمان هەر هەبیتن، ئەوجا حەسەب کەسەکە بەخۆی کە
کو دەتانیتە ناتانێت هەر لەسەر خشتە یەک مامۆستا یان یەک کەسی تەڵەبە هەتا تەڵەبە فەرقی هەیەتە کە تو مەسەلەن دەتانی وەختی خەوی خۆت ئەو کاتە لە بۆ کاتێ ناتانی لەگەری خۆ چۆن پلاندانی بەخۆمەدا ئێستا پلانم دانەنە واتە بە حەزی خۆت و بە مێشکی خۆت ئەخوێنی بەئەکید ئەگەر تااقەتە بێ ئەخوێنی ئەگەر تااقەت هەبی ئەگەر نەبی ئەو هیچ لێ دەرم هەموو تەڵەبەک ناتان لەسەر یەک جەدوەلی بڕواتن لەوانەیە وەختی خەویا فەرقی هەبی وەختی خواردنی وەختی چوونە دەری هەر کەسە و بە حەسەب مێشتی خۆی وەرگرتی کام جەدوەلە ئاڕۆی هیچ کامیان هەروەکوتە دوازام جەدوەلی مێشکی خوان زۆر باشە مامۆستا ئارام با بێمە لای تۆ جۆرێکی تر قوتابیشمان هەیە کە بەم شێوە بیرەکاتەوانێ ینی پلان دانانێ بەڵام ئەخوێنێت بە ئەرزانێ بۆچی خوێنێت تۆ وەکو خۆت وەکو مامۆستایەک و لە ڕووی دەرونیەوە وەکو توێژەرێکی دەرونی بۆ چوونی ئەو قوتابی یەکەمە بەلا باشتریان ئەوەی دووەمیان ینی ئەبێ پلانی هەبێت کاتەکانی دابشکیان خۆت وەکو کوردوتەنی هەر بە گوترە سعی بکە قوتابیان وەکو مامۆستا باسی کرد پێویستە ئامانجێکی گەورەی هەبێت بۆ ئەوەی کە بزانێت بۆ چی دەبێت و دواتر 6 بۆی تر بە دوای یەکترا بکە بۆچی دەیەوێت لەو بەشە بخوێنێت دەیەوێت لە دەداهاتوو چ بکات کە ئەمانە هەمووی پێویستی بە پلان و بەرنامەی تۆکمە هەیە تاوەکو ئەو ئامانجە گەورەیە بەدی بهێنێت لەو ڕاتەگرن پێش خوێندن پێویستە و قوتابی ئامانجێکی گەورە دەستنیشان بکە بۆ ئەوە سعی بکە بە دڵنیای چونکە تۆ ئامانجت نەبێ کەواتە نازانی بۆچی دەخوێنی نازانی تۆ چی دەکەیت ئێمە دەبێ ئەوە بزانی کە جیاوازی تاکایەتی هەیە لە نێوان هەموو تاکەکان جاوەکو لە ڕووی ئەزمموی خۆت مامۆستاوەڵی کە خۆت لەگەڵ قوتابیە تعامل لە کردووە قوتابیانی خۆمان بەگشتی چۆن بیرەکەن و زۆربیان بە پلانە ڕۆنیان بەش جۆرەیە کە تۆ باسێکی نازان بۆ ڕێگاکە ڕۆم بەڵام نازان نەگەنە چێ و چیان دەزیش بەپێی ئەوەی کە ماوەی چەندین ساڵامە لە توێژە لە قوتابخانەکان دەوام دەکەین زۆربەی قوتابیەکان بەداخەوە بەبێ پلان دەخوێنن بەردەوامیشن و ئەوەی کە دەشیبینین ئاستی زانستیش بەم شێوێ دابەزیەوە ئێوە یارمەتیتان داوم بۆ ئەوەی کە پلان دابنێن چکە بۆ نمونە لەوانەیە ئەو قوتابیە خۆی نەزانێ من لەوانەیە پلانێک بە قوتابیەکان بڵێم هەموو قوتابیەکان بۆیان نەگونجێ بەسەر بەجێرە ئەو پلانێ من دایدەنێم بۆیان بەڵام دەتوانن خۆیان بگونجێنن بە جێرەی جیاوازی تاکایەتی وها بە جێرەی ژینگەی ئەو خێزانێک کە تێیدا ئەو قوتابیە پەروەردە دەکرێت چونکە لەوانەیە قوتابیمان هەبێ ژووری جیاوازی هەبێ بە تەنیا بۆ خۆی بخوێنێ مێژوو کورسی هەبێ بەڵام لە هەمان کاتیشدا قوتابیمان هەیە ژووری تەنیای نییە لە هەمان ئەو ژوورێک کە دایک و باوەکووە لە ڕەنگە تەنانەت میوانیشیان بێتن زۆر کاتیوە ئەمەش گرفتی بۆ دروست بکاتن دەتوانی بە جێرەی ژینگەی ماڵەوەیان و ئەو ژینگەی تێدا دەژی ئەو پلانانێک کە مامۆستایانی تریش و توێژەران بۆیان دادنێن بتوانن جێبەجێ بکەن. زۆر سواز مامۆستاوین نەبوونی پلان لە لای قوتابیانەوە ئایا هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە ئایا لە لایەنی خێزانیەوە یارمەتیان نادرێیان لایەنی کۆمەڵایەتیە یاخود ئەوەی کە وا هەستەکەن ئامانجی مەسەلەن بۆ نمونە ئەمە تەواوەکەن بەڵام هیچ چارە نووسێکیان نییە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە و کۆمەڵای ئەو بیرکردنەوەی کە هەیە زۆر سپاسانەکەم بۆ دەرفەکە ئەوانەی کە باست کرد هەمووی یعنی ئەو کێشانەی کێشەی ڕاستەقینەی ئەو قوتابیانەی کە لەبەر ئێستا دانیشتن لەگەڵمان حازرن طبعا نەبوونی پلان ئەوە ئەوکو هەردوو مامۆستایە بەڕێز ئاماژیان پێە دەورێکی زۆر گرنگی هەیە زائیدەن ئەو دڵەڕاوکەی کە لە پۆلی بڵین بۆ نمونە پۆلەکانی 11 کە بۆ نمونە نمریان بەرزە کە هێنە پۆلی 12 خۆیان ترسێگە خەنە دڵی خۆیانەوە ئەوە سەبەبێکە بۆ ئەوەی کە ئەوانە نەتوانن نمرێکی بەرز بەدەست بێنن دوای ئەوە لایەنی یعنی بڵێن لە پۆلی 12 عادەتەن کە تووشی و دڵەڕاوکییا بن لەوانەیە زۆر ئێستا عەسری ئێمە تووشی بڵێن مۆبایل و ئەنتەرنێت و تەلەڤیزیۆن و ئەو مسەسەلاتانەی کە هەیە هۆکاری زۆری هەیە خاستن یعنی لە بۆ قوتابیەکان چەند جار یعنی ڕێنمایی کراون هەنە لەلایەن مامۆستاکان لەلایەن توێژەری کۆمەڵایەتی هەروەها نەبوونی ئەو بڵێن پلانی حکوومەتیش کە ئەوە چەند ساڵێکە دامەزراندن نییە بەڕاستیەوە تەلەبی خۆمە پێم وتۆ مامۆستا یعنی لەبەرچی بخوێنم تەواو یعنی ئێمە دانامەزرین تەلەبەشم هەیە بە ئومێد بڵێ تەلەبەش هەیە بە ئومێدێکی زۆر گەشتەواڵێ قەیچێکە مامۆستا لەوانەیە 2 ساڵی تر زروفەکەم بگۆڕێ زۆر باشە بەمە باس هۆکاری بە پلانی و ئەڵخەوشتانە بکەین بشین لای قوتابێکی تر ئەگەر مایکەکە بێن بم بەڕێزا پرسیارێکی من لە تۆ ئەوەیە لە چی قەلەقی تۆ وەکو قوتابیەک لە کاتی سعیکردنیان بەگشتی چی قەلەقی کردووی سەرتا دەستخۆشتان یەکەم وڵا قەڵەچی هەم نییە ئەنی بۆ خوێندن هەر دەخوێن قەلقم نییە بەس ئەوەیە دەترسێم بچمە سەر ئیمتیحانەکە
زۆر پرسیارەکان بەبیر بچێتەوە لە چێ ترسی لەوەی کە شتەکانی بیر بچێتەوە کاخیندیتم لە بیرم بچێتەوە مامۆسافین باسی شتێکی تری کرد وتی سێری ئەڵقەشتی واکەن ئەڵقەنا ڕۆژی ساعتێک تەلەڤیزیۆن میێت تا هەر ئەوەندە باشە قەت ڕوویاوە لەبەر ئەوەی کە سێری درامایە بکەیت دەرسەکەت گرنگترین شت لەکرام دەرسخینەکەیە ڕۆژی 16 ساعت دانێ ئەو 16 ساعتە هەر خینەکەی خۆم بکەم تەلەڤیزیۆن موبایل واتە تۆ 16 ساعتە خوێنی ڕۆژانە زۆر نییە ناوەخەر ئەو ئامانجەی کە دام نایە دەبی 16 ساعت خوێندنی هەر هەبی بورن دەکرێت پرسیارکەن لە ماوەی ئەو 16 ساعتێک ئەو کاتژمێرێکە دەخوێنی چەند پشوو دەدەیت هەر ساعتی 5 دقیقە ئەگەر ئەو ساعتە 5 دقیقە ئیستراحەتم ناکرد کۆی دەکەمە نیو ساعت ئەوساران 5 دقیقە بۆ خۆی پێی ینی زانست دەڵێ هەر کاتژمێرە خوێندن پێویستە 6 خولەک پشوو وەربگری ئاوێک بخۆی شەربەتێک بخۆی یاخود کەمێک ینی هەرچۆنێک بێ پشوێک وەربگری بەڵام شتێکە خۆی تو ئاوێکە خۆیتەوە ساعتی 5 دقیقە ئیستراحەت دەکەم شتی دەخۆم دەرونیان مرتاح عبی یعنی ئەو ماوەی کە سعید کردووە زۆر مرتاح دەبم دەزانم چکە و ئامانجەی کە ئەم دایمە 16 ساعت یار خوێندنی دەوێت زۆر چاکە مامۆستا ئارام ئەوەی کە قوتابیان زۆر خۆیان ماندووەکەن و بۆ نمونە قوتابیەکی ئاوا 16 ساعت دەرسە خوێنێ ئەوە نابێتە هۆی ئەوەی کە لە کاتی ئیمتحانە شتیان لەبیر بچێتەوە و ماندوویەتی مێشکیان بڵێ شێوازی خوێندن زۆر گرینگە ئایا قوتابیا کە چۆن دەخوێنێت چونکە ئێمە چەندی شێوازی جیاوازمان هەیە بۆ ئەوەی ئەو قوتابیا بخوێنێ هەروەکو باشم کرد لە جیاوازی تاکاتی قوتابی هەیە لەوانەیە بەجارێک لە مامۆستاکەی تێبکات بەوانەکە بەباشی لەلای خۆی هەڵی بگرێت و هیچ دڵە ڕاوکەیەکی نەبێت بەڵام قوتابی هەیە بە چەندین جار پێویستی بە تێگەیشتن هەیە بەڵام باشترین بەرنامە یاخود پلان بۆ ئەوەی ئەو ترس و دڵە ڕاوکەیە نەبێتن کە لە کاتی تاقیکردنەوەدا پرسیارەکانی ینی وەڵامەکانی بەبیرنێتەوە ئەوەیە کە لە کاتی خوێندن زۆر نووسین بکات بۆ منە تۆ نووسین زۆر میمە چونکە ئێمە هەستی بینینمان هەیە هەستی دەنگ بیستن ئەوانە لە کاتی نووسین دەتوانین هەمووی بەکار بهێنین و لەبەر خۆماندا بۆ منە من پێناسەیەگە بمەوێت لەبەری بکەم 5,000 بابی نووسمەوە لە دیار بەبێ ئەوەی کە چاویشم لەسەری لاپم من پێناسەکە دەنووسمەوە سەیریشی دەکەم و لەبەر خۆشمدا دەیڵێمەوە کەواتە زۆربەی هەستەکانی خۆم بەکارهێنا ئەمە ڕێگاکە بۆ ئەوەی کە پێناسەکە لەو لە کاتی تاقیکردنەوە بەبیرم بێتەوە لە هەمان کاتیشدا دانانی هێمە نەخشە لە کاتی خوێندندا ئەو شوێنە دەزیشان دەکەم بە هێمایەک ئێمە قەڵەمی ڕەنگاوڕەنگمان هەیە بۆ ئەوەی کە نیشانیان بکەین بۆەوەی لە کاتی تاقیکردنەوەکان بەبیرمان بێت دەستخۆش ئێستا ئێمە میوانێکمان هەیە کە داخلی بەرنامە بێ مامۆستا سامان کانێک پرسیارمان لێ هەیە و دووبارە ئەگەڕێنەوە سەر گفتوگۆکانمان بەخێر بێ مامۆستا سامان سیوەیلی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی گەنجانە وەکو ئێمە گوێمان لێ بووە کە وەزارەتی پەروەردە بەتەمایە کە ئەم ساڵ سیدێک بۆ قوتابیان دابنێ کە تایە ڕێنمایی و ئامۆژگاری تایە بۆ قوتابیان ئایا کە ئامانجتان چێ لە دابشکردنی ئەو سیدیە بەڵێبێک بمان بەڕێ سعدوڵات تۆفیق پسپۆری ڕاهێنانی دەرونی لە وڵاتی سوید بیرۆکی ئەم پرۆژەی هەبوو و پرۆژەکەی بە ئامادەکراوی دای وەزارەتی پەروەردە و بە خۆشحاڵیەوە ئێمە شوکو بەڕێوەبەرایەتی توێژەرانی کۆمەڵایەتی دەرونی لە وەزارەتی پەروەردە پرۆژەکەمان پەسەند کرد و هەستاوین بە چاپکردنی ئەو سیدیە بەڵام بەداخەوە ڕێژەکە یەکجار زۆر نییە بەشی هەموو قوتابیان کە بەڵکو تەنها 1000 نوسخەی بە کوالیتیشی باش لێ چاپ کراوە و لە ڕێی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی ناو قوتابخانەکانەوە ئەم ڕاهێنانانە ئەکرێ و دوجاریش دەکرێت ئێمە لینکی وەکو لینکێک لە سایتی وەزارەتی پەروەردە دایدەنین بۆ ئەوەی هەر قوتابیەک لە ماڵی خۆشییا بێ بتوانێت ئەو ڕاهێنانانە ئەنجام بدا ئامانج لێی خاوبوونەوەی قوتابیانە لە ڕووی ماسوولکە و لە ڕووی جەستەوە کە دوجار کاریگەری باش دەکاتە سەر ئارامی بەخشینێک بۆ خاصن بۆ ئەو قوتابیانی بە تایبەتی بۆ قوتابیانی کە جۆرێک لە ڕاوشیان هەیە لە مەسەلەی تاقیکردنەوەکانە ئەمە یارمەتیانەدا کە
ئارام بنەوە و هەست بە ئاسوودەیی بکەن و ئەو گرژەی جستێشیان کە لە ئەنجامی قەلەقی و لە ڕاوشەوە هەیە ئەوەش ناهێڵێ و دوجار کاریگەریشی باشتر ئەکاتە سەر پرۆسی فێربوون کە ئامانج لێی ئەوەیە کە قوتابی بتوانین نمرێکی باش بەدەست بێنێ و بە سەرکەوتی ئەزمونونەکان تێپەڕێن. باشە مامۆستا سامان ئەو هەنگاوی وەزارەتی پەروەردە بە باشە زانی بۆ ڕەوانەوەی ئەو گرفتە دەرونیانی کە لە لای قوتابی دروستە بێت. بەڵێ بێکومان ئەمە یەکێکە لە ڕێگاکان بۆ کەمکردنەوەی فشاری دەرونیان پەستانی دەرونی سەر قوتابیان بە تایبەتی لە پۆلی 12 کە هەیە بەڵام دیارە بە تەنها ئەوە بەس نییە بەڵکو ڕۆڵی خێزان ڕۆڵی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بە درێژایی ساڵی خوێندن ڕۆڵی مامۆسایانی بەڕێز ئەمانە تێکڕا دەکرێت پێکەوە هەمووی وەکو تیمێک بتوانین کەشێکی ئارام کەشێکی دەرونی دروست کەشێکی پەروەردەی دروست فراهەم بکەین بۆ ئەوەی کە قوتابیان بتوانن بە ئارامی ئەو ساڵە تێپەڕێن و سەرکەوتوش بن و ڕەنجی خۆیان و مامۆسا بەڕێزەکانیان و خێزانە بەڕێزەکانیشان بە فیڕۆنەدا. زۆر چاکە لەبارەی شێوازی تاقیکردنەوەکانەوە ئێوە ئەمساڵ چ ڕێکارێکتان گرتوۆتە بەر بۆ کاتی تاقیکردنەوەکان چکە یەکێک لەو قەلەقیانەی کە لە ناو قوتابیانە دروستە بێ ساڵانە ئەوەیە کە ئەڵێن پرسیارەکان فرۆشراوە یاخود هەندێک لە پرسیارەکان کەشف کراوە ئێوە چ بربەستێکتان داناوە بۆ دڵنیایی قوتابیەکان؟ بێگومان ئێمە وەکو وەزارەتی پەروەردە تەواوی ئەو دەنگوایانە ڕەتەکەینەوە کە لە ساڵانی ڕابردووشە بانگەشەی ئەوە دەکرات کە گوایە پرسیارکردین و فرۆشتنی پێوە دەکرێت یاخود پرسیار ئاشکرا دەبێت ئەمە کردەی کۆمەڵی خەڵکن کە دوورن لە ڕەوشت بەرزیەوە و لە ڕێی هەندێک پێیجی ساختەوە هەندێک ئەکاونتی ساختەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە تایبەتی و دەنگوایانە بڵاو دەبێتەوە ئێمە لە ساڵانی ڕابردووشە ئەو هەنگاوەمان ناوە کە سەردانی هەموو دەستگاکانی ڕاگەاندنمان دەکرد بۆ ئەوەی ئەوانی ژارمەتی دەربن و لە ڕێی دەستگاکانی پۆلیس و ئاساییشەوە توانراوە لە ساڵانی ڕابردووشە بەشێک لەو خەڵکانە دەستگیر بکرێن و بدرێنە دادگا کە ئەو دەنگۆ ناڕاستانە بڵاو دەکەنەوە بۆیە ئێمە سەرجەم قوتابیانی کوردستان دڵنیا دەکەین کە بە ئارامیەوە بخوێنن بە ئارامیەوە خۆیان ئامادە بکەن بۆ تاقیکردنەوەکان و دڵنیایان دەکەینەوە کە بە هیچ جۆرێک پرسیار دزە ناکە و خەڵکێکەیە فێر بووە لەو سەروبەندی تاقیکردنەوەکاندا بۆ بازرگانیکردن بۆ دەستبڕینی خەڵک دێ بە ناوی پرسیار ئاشکرابوونەوە پرسیاری ساڵانی کۆن ساڵانی ڕابردوو ئەوانە دەهێنێ و بازرگانی پێوە دەکات کە دوجار هەمووی درۆ دەرەچێ و ئێمە شوک وەزارەتی پەروەردە هەموو ڕێکارێکی پێویستمان گرتوۆتە بەر بۆ ئەوەی کە بە هیچ جۆرێک دزەکردن ڕوونەدا و بە هیچ جۆرێک گزیکردنیش تەنانە لە کاتی قوتابی تاقیکردنەوەکاندا ڕوونەدات و بۆ ئەمساڵ دیارە ڕێکاری تازە گیراوەتە بەر بۆ بەنسبەت ئەوەی کە هیچ کێشەیەک دروست نەبێت لە تاقیکردنەوەکاندا بۆ نمونە ئەم ساڵ زیاتر لە 26 نزیکەی 26 گروپ پرسیار دێتەوە لە تاقیکردنەوەکاندا واتە بە 26 لە ئەوە تاکو زێت 26 گروپ پرسیار دێتەوە و بەسماواتە پەنجەمۆری قوتابی وەردەگیرێت لەسەر لاپەڕی سۆمای تاقیکردنەوەکان وەردەگیرێت و هەل لە ئێسەوە ئامادەکاری کراوە بۆ ئەوی کۆمپانیەکانی ئینتەرنێت تۆڕە کۆمەڵایەتیەکان و هێڵی ئینتەرنێت ببڕن لەو ڕۆژەدا و دوجار کۆمەڵێ کامێری چاودێری لە هەموو هۆڵەکانی تاقیکردنەوەدا ئەنرێت و ڕێکاریش بەرامبەر هەر قوتابیە کە پەنا بۆ گزیکردن بەرێت ئەوەیە کە ئەم ساڵ بێبەش دەکرێت لە تاقیکردنەوەکان و ساڵی داهاتووش مافی بەشداریکردنی نامێنێ بۆیە ئێمە قوتابیان دڵنیا دەکەینەوە کە هەرگیز باوەڕ بۆ بند و باوانە نەکەن و پشت بەخۆیان ببەستن و لە ئێستاشەوە هیوای سەرکەوتن بۆ سەرجەم قوتابیانی کوردستان دەخوازی. بەڵام مامۆستا گیان زۆر سپاس بۆ تۆ مامۆستا سامان سیوەلی و تەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. سپاس بۆ بەڕێستان. بێم وەلای تۆ مامۆستا تاژان مامۆستا سامان سیوەلی باز لە سیدیەکە کە ئەم سیدیە بۆ ئارامکردنەوەی دەرونی قوتابیە و ڕاهێنانیش ئەم سیدیە بەدەست ئێوە گەیشتووە؟ بەدەستمان نەگەیشتوە تا ئێستا بەڵام لە پەروەردەی هەولێر ینی کرا بۆ مامۆستایانی توێژەری کۆمەڵایەتی بەس لەبەرەوەی من توێژەری کۆمەڵایەتی نیم پسپۆرێکم ئابوووریە بەس بەشداریم کردیدا سیدیەکە ینی گوێی لێگریت و تۆزێ ڕاهێنانە بۆ ئەو سترێسانی کە لەسەر تا کەم بێتەوە بە گوێگرتن لێ کاتەکەی مامۆستا ببوورە قسەشەکەی کاتی تاقیکردنەوەکان ئەوەندەی ماوە تا ئەو سیدیە ئەگەر ینی کێشە دروست ناکەوە زەحمەت ئەم ساڵ ینی بەدەست قوتابەکان کە بەڵام وەکو وتم ینی مامۆستا لە سەرەتای ساڵەوە ئەتوانێت هەندێک شت هەیە فێری قوتابیەکان کە مامۆستای توێژەری کۆمەڵایەتیشمان لەگەڵ ئەو باشتر دەزانێت لەوەی کە هەوایەکی باش هەڵمژێ چەند دقەیەک و بیادەوە چونکە خۆراکی مێشک هەوایە لەگەڵ ئۆکسسیجین بەشێکی ینی ئۆکسسیجینە ببوورێ لەگەڵ ئاو
وەکو قوتابی کەوتی 16 ساعت خوێنم ڕاستە کاتەکەی زۆرە بەڵام لە هەر نیو ساعتێک وا باشە خولەکێک پشو وەرگێ هەناسێکی قوڵ هەمژێ پاشان ئاو بخواتەوە بەڵام ینی ئامۆژگاری ناکەین کە بچێ سەیری فەیسبووکە یان ئەنتەرنێت یان تەلەڤیزیۆن بزانێت چیە لەو کاتی پشووە چکە بەوەی کە درەنگ دێتەوە سەر بابەتەکەی. و ئەو سیدیش ئینشاڵە ساڵی داهاتوو بەشکم وەکو مامۆستا ساماوەتی بگات بە دەستی قوتابەکان مامۆستا سامان ئەم ساڵ ئەخر ئەم ساڵ چ ڕۆژ ماوە ینی هیچ سوودی نیەم سیدی لەلایەن وەزارەتی پەروەردەوە گەردا بەش بکرێت هەتا ئێستا نەگەیشتە بەدەستی ئەمە ئەگەر بکات باشە من پرسیارێکمەیە تۆ بەشداریت کردووە وازانی کە سیدیەکە چۆن ڕاهێنانەکانی ناوی بەڕای تۆ سوودێ بێ بۆ قوتابیان ئەکیت کاتە بۆ خۆت مامۆساوەکو وادم شارەزایی و هەیە سیدەکەتان بینیەوە خۆشە ئەشزانی کە کاتەکە بەشی ئەوە ناکاڵی فریان ناکەین بۆ بە تەلەبەکان ناڵی یان لە شویوانەیە ئەوە وەکوتم ینی بچووکە پسپۆرەکە من توێژە بەڵام لە بابەتەکانی خۆما ینی قوتابیەکان و هەموو دەرسەکانیش مامۆستاکان ینی خۆ ناکرێرە و تەلەبێت پابند بن بە دەرسەکە هەندێک جار ینی تۆزێ پێویستی بەلایەنی تەرفیهی هەیە هەستانە ینی هەندێک یاری هەیە یا خودت وەکو مامۆستاوەتی لە کاتی خوێندنا ئەبێ حەسەکان ینی حواسەکان هەمووی بەشدار بن هەندێک شت هەیە بە ملەوەنی پێی بودرێ هەندێک شتێ بە ینی دەستی لێ بدرێ ینی لە بابەتی زانستیەکانە زۆرمان هەیە ینی مامۆستای زانستیەکان ئەو شتانەیە باشە بەس مامۆستا وێژەیەکان لەبەروی بابەتەکان وشکە هەندێک شتەیە ینی لە بابەتی جوگرافیە ئابووریە ئەوانە دەبێت پێیان پیشان بدرێ ئەبێ ئایا بە داتاشۆیە بە ڤیددیۆیە بە هەر شێوازێک بێ کە ئەو قوتابێ لێی وەرگێ ینی بابەتەکان ئەوە ئەگەڕێتەوە سەر لایەنێکی گەڕێتەوە سەر مامۆستا لایەنە زیاترەکەش گەڕێتەوە سەر قوتابیەکە خۆی ئەو قوتابیە هەوڵ با سترێسەکانی کەم کاتەوە چونکە ماوەیەکی کەم ماوە بۆ نمونە چ ڕۆژێک کەمتر ماوە لەو چ ڕۆژە خۆی ئەتوانێت یارمەتی دەرێکی زۆر باشی خۆی بێ بەوەی کە هیمەتی بەرز بێ هەندێک ئاراست یاری ئاراستەکراوی ئەرێنی بابە مێشکی کە من ئەتوانم یانی زوو سەری ئامانجەکەی کاتەوە تەژجیعێکی خۆی ئەمە لەگەڵ قوتابیەکە قسە بکەم کامتان هەستان لێ قسە بکەن تۆ لە وێژەی یاخود زانستی وێژەی ئایا هەتاو کوێستا مامۆستاکان یارمەتیان داون وەکو مامۆستا تاژان باسی کرد کە شتەکان بە داتاشۆ پیشانتان بدەن بۆی لە بیرتان نەچێتەوە یاخود یارمەتێکی ئەویان داون بەڵێ ئێمە مامۆستا تاژان بەتایبەتی لە دەرسی جوگرافیا و دەرسەکانی تریش زۆربەی دەرسەکانمان داهاتین بۆ قاحا لەوێ بە داتاشۆ شتەکانی پێنیشان دەدان هێندە جاران شتی دەستکردمان هەبوو پێنیشان دەدان کە بەڕاستی و زۆر باش بووای دەکرد لە مێشکمان بمێنێت واتە سوودی هەبووە ئەو مان زۆر باش ئایا هیچ برادێکت هەبوو لە قوتابخانەیەکی تر کە مامۆستاکان ئەو مادووبوونیان نەدابێ بە خۆیان و کە شتەکانیان پیشان بدەن بۆی ببینن بێگومان بوون لە با بڵێن نازانم نای قوتابخانەکە بێنم بەڵام هاوڕێم هەبووە کە وچێتی بوون منە ئەدەبی وە هیچ دەرسێکیان بە داتاشۆ نەبووە یا خۆت شتێکی دەستکردیان نەبووە پێیان نیشان بدەن بێگومان ئەگەر ئەو شتانە هەبێ باشتر لە مێشکیان دەمێنێتەوە کەواتە ئەو توێتی کە وەکو تۆ لە بیری نامێنێت شتانە بەکار بێگومان وای تو ئێمە زۆر باش مامۆستا تاژان زۆر یارمەتیدان بەڕاستی دەستخۆش زۆر سپاس مامۆستا ئابین ئایا قوتابخانەکان ئەو پێداویستیان هەیە کە بتوانن قوتابی ئاوا فێر بکەن و پیشانی بدەن بۆ ئەوکە لە بیری نەچێتەوە دەرسەکانی لەڕابەتی بۆ پۆلی 12 چکە ئێمە ڕۆباسی پۆلی 12 لە ڕاستیە ئەگەر پێداویستەکانی ژانی بۆ نمونە وەزارەت دابینینەکە ئێستا لە ڕێگەی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لەوانەیە مامۆستا بتوانێت هەر نابە موبایلەکەی خۆی ئێستا من تەلەبازانن لەنا لە موبایلەکەی خۆم هەموو هەچی ڤیددیۆیە پەیوەندی بە دەرسەکەمەوە هەیە هەموو یعنی دەرهێناوە بە داتاشۆ عەرزێکم یعنی ئەگەر وەزارەتیش یعنی نەتوانێت ئەوەی بۆ بکە بەڵام لە سەتا بڵێن بۆ نمونە لەناوان لە سەتا هەفتای قوتابخانەکان ئەو پێداویستیانە نەبێت سەتاسی احتیمالە بڵێن بۆ نمونە وەکو من پسپۆرەکەم زیندەوەرزانیا ئەگەر مختبەرێکی هەبێ بەڵام ئەگەر ناتوانێت لەوانەیە بە داتاشۆ پیشانی با بەڵام هەندێک تەلەبە هەیە لەوانێ لە ڕسمەکەش سودمەت نەبێ چگەمە چەند ئاستێکی بڵێن زانستیمانەیە لەوانێ حەسکا شتەکە ببینێ یعنی بە چاوی خۆی ببینێ ئەگەر نموزەجی وا هەبێ لە بەردەسا ئەوە ینی حتمما تەلەبەکان زیاتر بڵێن سەرکەوتوترە بن ئەگەر نەشبوو لەوانێ مامۆستاکەی بە دەوروبەری خۆی بشوبهێنێ یانیش لە دەتوانێت لە ئەنتەرنێت پێم وتی دەورێکی سەرەکی هەبێ لەو زۆر باشە خێزانیش ڕۆڵ فەرمووە مامۆستا تاژان
وەکەوەی کە مامۆستا باسی کرد شتەکە جێر ینی ئێستا ئەبینی زۆرێک لە مەلزەمە بڵاو بۆ تۆ لەناو ینی نووسنگەکان زۆرن ینی تەنەئاشت کە من پێڵم بە قوتابەکان کە دوورکەونەوە لە مەلزەمە لەبەر ئەو شتەیە ینی شتێکە هەمووی بە دوای یەکە یان کراوە بە هەڵبژاردن یان کراوە ینی زیاتر ڕەشوسپی و ملەوەنێکی کەمیتە بەس ئەگە بچنەوە سەر کتێبەکە کتێبەکە مەدەوەنە یان خود مامۆستاکان تۆزیوەکو مامۆستا باسی کرد مامۆستا ئەبین بە ڤیددیو پیشان بدرێ ئەو شتە ئەمێنێتەوە لە مێشکی و قوتابیە بەڵام تەنها کە ئەو مەلزەمانەی کە بڵاو ئەکرێتەوە و سەبارەت بە بڵێن بۆ نمونە هەڵبژاردنە بڵێن مەلزەمەکان سوودێکی زۆریان نییە سوودی هەیە بەڵام کەم بەو شێوێنە بە تایبەتی بۆ وێژەیەکان شتێک نییە کە یان مەلموس بێ دەستخۆش ئەمە بابینە سەر خێزان پێم باشە لەگەڵ قوتابێکی ترا قسە بکەم وەکو قوتابێکی پۆلی دوانزە تا چەند ماڵەوەتان کەش و ژینگێکی باشیان بۆ ڕەخسانووی بۆی کەس سعیەکی باش بکەیەوە زۆر بە باشی خۆت ئامادە بکەی بۆ تاقیکردنەوەکان وەکو ماڵی ئێمە زۆر باش بەڵام بۆ هەموو قوتابیەک ئەو دەرفەتە ناڕەخسێ ئەو ژینگەی کە قوتابیەکان تیدانە جیاوازە بۆ نمونە ماڵێکی لەوانی قوتابی زۆری هەبێ ماڵەکەی ئەوەندە گەورە نەبێ کە هەر قوتابیەک و ژوورێکی بۆ دابین بکاتن تاوەکو تێیدا ژوور با ئەمە بینە سەر کۆمەڵشتی تر ڕۆژانە کە لە ناو خێزانەکانە سیرکردنی مسلسلە و کۆمەڵە شتێ تا چەند ماڵەوەتان هەوڵیان ناوە مەسەلەن ئەو شتانە دوورتان بکەنەوە لەوانە وەک خۆم زۆر تەشجیعام دەکەن کە لەسەر ئەوەی دوور بکەومە لەو شتانە و زیاتر ئەو ساڵ چارە نووسازە بۆ ئێمە و بخوێنین و ئەو کەش و هەوایی کە بۆشمان دەگونجێنن و دەرونیمان چونکە زۆر سترێسمان هەیە خێزانەکان زۆر کاریگەرن دەستە خۆش بێ جاهل لەسەر ئەو پرسیارانی کە لەم قوتابیم کەمە بۆ چوونی کۆمەڵە کەسماوە گرتو کۆمەڵە خێزان کە قوتابی پۆلی دوانزەیان هەیە لێمان پرسیون ئایا چ ژینگەیەکتان بۆ قوتابیەکانتان ڕەخسان و بۆی کە تیا بخوێن با بۆ چوونی ئەوان ببینین و دەسەکەینەوە بە گفتوگۆ ئەوەی کە لە توانامە هەموو خۆم ژوورێکم بۆ دابین کردووە و کە خۆی سعیتیا بکە ئیتر ئەوەی کە بە پێویستیش بێ هاوکاریم کردووە بۆ مامۆستایان لە ڕوویەوە کە ئاچی بۆ دەورەکان تاکو ئەزمونەکەی باشتر بێ و سعیتیا بکە ئەجنا هەتا بڵێ پۆلی شەش ئەم ساڵ بازم شێوازێکی ترە پرسیارەکانیان لە ڕووی علمی هە زۆر پرسان لەم وڵاتی ئێمەیە مەرحەلەی شەش با بڵێن کۆتا مەرحەلەیە گرنگترین مەرحەلەیە بۆ ئەوەی هەموو دایک و باوکێک حەزکە مناڵەکان بەرزترین با بڵێن نمرە بەدەست بێنێ بۆیە ئەو مناڵانەی کە لە شەشن سە کوڕەکەی خۆم کە لە شەشە ئەوەنەی من قەلەقم لەوانەی ئەوەنە قەلەق نەبێ ئەوەنەی من ترسم هەیە یعنی ئەوەنە ئامادەکاری بۆکەم کە تەحافظەکەم تەنها ئەچم بۆ دەوام و یەمەوە دواتر ناچم بۆ هیچ شوێنێک ئەوەی پێڵم دانیشە سعی بکە خوێندنەکەی خۆتەوەکە ئەوەی چاودێری ئەەکەم یعنی ئەوەنە خۆی مهتەم نییە بۆ ئیشەوە بەڵام دایک و باوکەکە زیاتر قەلەقترن چکە سیستەمی خوێندن لە وڵاتی ئێمە بۆ شێوەیە من هەستەکەم سیستەمی خوێندنی ئێمە سیستەمی تاقیکردنەوەی ئێمە کێشەیەکی گەورەی هەیە واتە کە تۆ پێتەڵێ کتێبێک هەمووی لەم سەرەوە هەتا ئەم سەر داخڵە یعنی مناڵەکە تووشی جۆرەش لەژانێکەکە وەک وڵاتانی دەرەوە نییە لەسەر بابەتێک لەسەر بڵێن تەنها وەرزێک ئەوە داخڵ بێ و بتوانێت کۆنتترۆلی بکە ئەویش ترسی ئەوەیە زۆربەی کات ئەو ترسە ئەوش لەژانەوە لەو مناڵاکە خودوا لەو خوێندکارە کا ترسێکی هەبێ سەرێکی کە ئەچێتە تاقیکردنەوەکان ئەو نمرێ بەدەست ناهێنێ یان لە ترسی ئەوەی کە ئەو حسابی بۆ چەند پرسیارێکی تر کردووە چەند پرسیارێکی تری بۆیەتەوە ئەوەی کە تەلەبە پێویستی بێ من باوکی دوو تەلەبم بەڕاستی بۆیانم نەکردووە ناگونجێ ناڕەخسێ ئەو جەوەی ئەو شوێنەی کە تەلەبە ئەوێت نەک من بەعام نیان ڕەخسانەوە بووی جگەی لەوەش لە دەرەوەش شوێنێ نییە بتوانن بخوێنن شوێنێ نییە بتوانن کاتێوێت تەلەبە پێویستی بە ئەوەیە بخوێنێ پێویستی بە شوێنێکە حەوانەوە بۆی مێشکی ساف بێ تەلەبە بەعام ئێستا لە دۆخێکا تا دۆخەکە زۆر نائارامە. گوێمان لە ڕای دایک و باوکەکان بوو کە هەریەکە و باسی شتێکیان نەکرد مامۆستا ئارام یەکێک لە باوکەکان باسی ئەوەی کرد کە ناگونجێ ئەو جەوە بۆ قوتابی دروست بکرێ بە گشتی باشە بەڕای تۆ ئایا مەرجە جەوێکی زۆر لەبار بۆ قوتابی پۆلی دوانزە بڕەخسێندرێ بۆ ئەوەی کە قوتابێکی سەرکەوتو بێ و نمرەیەکی بەرز بەدەست بێنێ؟ بەڵێ من دوو نمونە دەهێنمەوە 2 ساڵ بەر لە ئێستا دوو قوتابی لە دوو شوێنی جیاواز
ناوی شوێنەکان ناڵێم لەسەر ئاسی یەکەم و دووەم و سێمەکانی کوردستان بوون کە گوتی یەکە چاوتی من ژوورێکمان هەیە لەگەڵ مەتبەخەکە ناندین من کاتێک میێوانیشمان دەهات من دەچمە ناندینەکە مەتبەخەکە دەم خوێن لە کاتێکدا لە یەکەم و دووەم و سێمەکانی سەر ئاستی هەرێمی کوردستان بوو نییە شوێنی بۆ دابین خۆی گرینگە بەڵام تا چەند ئەو قوتابیە بڕیاری داوە کەس دەبێت سەرکەوتوو بێ تەحەدای ئەو بربەستانە بێتەوە کە دێنە بەردەمی چونکە مەرز نییە هەموو ماڵێک هەموو ژینگەی خێزانێک لەبار بێت بۆ ئەمە هەروەها یەکێک لە قوتابیەکانی تریش کە لە لادەیەکی کوردستان بوو بە هەمان شێوە لە خانوویەکی قوڕیشدا بوون بۆ شوێنیشان نەبوو و ڕۆژانە کاریشی دەکرد بەڵام لە هەمان کاتدا ئەویش بە هەمان شێوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە یەکەم و دووەم و سێمەکانی هەرێمی کوردستان بوو واتە قوتابی زۆر گرینگە بڕیار بدە ڕوبەڕووی تەحەدانە بێتەوە و ئەو وەهمانەی چونکە گوێمان لە دایک و باوکی هەندێک لە قوتابیان بوو کە کۆمەڵێک وەهم هەیە بۆ نمونە مامۆستای تایبەت ئەم قوتابخانەیە باش نیە دەڵێن فلان قوتابخانە زۆر باشە ئێستا لە هەولێر ڕەنگە زۆر لۆد لەسەر کۆمەڵێک قوتابخانە هەبێتن گوایە مامۆستا لە کاتێکدا زۆربەی یەکەم و دووەمەکان ڕەنگە لە هەندێک قەزا و ناحیە بێت لەگە ڕێزم ینی گرنگ ئەوەی ئەو قوتابیە بڕیاری دابێەوە مامۆستایانیش بە دڵنیاییەوە خزمەت دەکەن لەم پێناوەدا فلان مامۆستا بۆ فلان مامۆستا هەروەها بوونی مەلزەمەی زۆر گرنگترین شتەوەیە کە قوتابی چونکە سەرکەوتن قسەیەکە دەڵێت سەرکەوتن باران نیە لە ئاسمانەوە بێتە خوارێ بەڵام دەبێت تۆ هەوڵی لە بۆ بکەیەوە بڕیار بدەیت و تەحەدای بربەستەکان بی دەستخۆش ئەمەوێت لەگەڵ قوتابی قسە بکەم ئەوەی دواوە پرسیارەکەی من ئەوەیە کە تۆ هاوڕێت هەبووە کە مامۆستای تایبەتی هەبوو بێ نەخێر تاوکو ئێستاکە هیچیان تەنیا ئەوەیەکەوە لە هاویناندا خۆلی هاوینەیان کردووە ئەوم پرسیاریشم بۆ مامۆستاکەم ئەوەیەکەوە تا چەند خۆلی هاوینە بۆ قوتابیان گرنگە کاریگەری لەسەر ئاستی قوتابیان دەبێتن چونکە هەندێک قوتابی هەیە دەڵێن من خۆلی هاوینەم کردووە و باشتر دەڕوانم لە دەرسەکانم باشترم بەڵام هەندێک شەیەکە خۆلی هاوینە دەکەن و هیچ کاریگەری کشی لەسەر ئاستیان نەبوو لە قوتابخانە ئەو پرسیارەکەم بەس ما منیش پرسیارێک لە تۆ بکەم تۆ قەت بووە کە زەختت خستبێتە سەر دایک و باوکت بۆ ئەوەی کە بتنێرنا خولێک لەبەر ئەوەی هاوڕێیەکت یاخود کەسێکی تر چووە نەخێر لەبەر خاتری هاوڕەکان نا بەڵام خۆم بەوە ئاسوودەتر دەبم کە پێشەکیان خولێک بکەم ئامادە باشێک بۆ پۆلی شەش وەربگرم بۆی کاوا دەزانم ئەمە تۆزێک ئاسانتر دەبێت لە کاتی پۆلی شەش دەستخۆش مامۆستا تاژان ئەگە بتوانی جوابی پرسیاری یە قوتابیەکە بیتەوە سەبارەت بە خولی هاوینە یعنی هەندێک تەلەبە هەیە کە خولی هاوینە سوودی لێگەاندووە بەڵام ئەوەش ئەبەسرێتەوە بە قوتابیەکە خۆی ئایا وەکو قوتابێوتی من ئەمەوێ خولی هاوینە بکەم بۆی باشتر بم یعنی هەیە ناڵێ خولەکەکەم بۆی خۆم مەشغوڵکەم بەس خولی هاوینە یعنی کاریگەریەکی هەیە هەندێک بابەت هەیە ئەو قوتابیە لە پۆلی 11 بۆ نمونە بابەتی ئینگلیزیان هەر بابەتێکی ترە تۆزێ گرانە لەسەری وازانێ ئەو خولە بکە باشترە بێ بیرفال قوتابی هەبوو بۆ شێوێ و زۆریش باش بووە بەبێ ئەوەی کە مامۆستای تایبەتی هەبوو بێ و نمرەشی باش بۆ لە پۆلی 12 بەڵام هەندێک قوتابی هەیە نەک خولی کردووە مامۆستای تایبەتیش بۆ نمرەشی نێنەوە یعنی ئەوە گەڕێتەوە سەر قوتابی و هەوڵ و ماندووبوونی خۆی و شتێکیش حەزم لێ بوو لەسەر و ئاماژەی ئەو دایکەی کەوتی من زیاتر شڵەژام لە کوڕەکەم هەندێک جار سترێس زیاتر ماڵەوەی خەنە سەر و قوتابیە ئەوەندە پێڵێن هەستە سایبکە هەستە سایبکە یعنی وای لێ هاتووە ئەو قوتابیە دوژمنی بۆ لە خەمخۆریەوە ڕاستە لە خەمخۆریە بەڵام هەندێک شتێک کە زۆر وترایەوە ئەبێ بەهۆی ئەوەی کە ئەو قوتابی قەلقی و ئیتر سار دەبێتەوە یعنی وای لێ دێ کێشە دروست دەبێت لە نێوان ئەو قوتابی و دایک و باوکی یان ئەو قوتابی و براکەی یان خوشکەکەی کە زۆر وای پێوترێ بەس وەکو ئەو قوتابیەی کە سەرەتا باسمان کرد ئامانجی دیاری کرابێ پێویست بۆ ناکە کە کەسێ پێی بڵێ هەستە سایەکەت بکە یان پلانێکی دانابێ بە ماڵۆی وتووە ئەم پلانی من وایە دەست خۆش بێ لەسەر پرسیاری ئەو قوتابیە مامۆستا ئەڤینەوە زۆعفی قوتابخانەکان نییە کە تەلەبە وای لێ بێ بڵێ من هاوینە چمە خولێکەوانێ لەبەری کە مامۆستاکان و لەم قوتابخانەیە فێر نەکرام تا دەرەجەیەکی بەرز بێنم ئەو پرسیارە یعنی ڕوبەڕووی زۆرینەی یعنی ئێمە وەکو مامۆستاین ڕوبەڕوومانە بێتەوە لە خاستان لە پۆلی 11 مامۆستا بە پۆلی 12 تۆ چەند ساڵە پۆلی 12 ئەوەت هەیە بچینە دەورەیانە جوابی من بۆ پرسیاری ئەو تەلەبانە چییە؟ جوابەکەم ئەوەیە ئەڵێم ئەگەر تۆ هات و بەشداریت کرد ڕێگری ناکەم بەشداری نەکە ئەگەر ڕێگری لێ بکەی لەوانێ و هەر بچێ بەڵام ئەو قسەیە باشە پێی بڵێ ئەگەر تۆ لێت نەبێتە دوو منهەج
چکە زۆرینیان لێیانە بێتە دوو بابەت دوو مامۆستا شەرحەکە یعنی بۆ نمونە ئێستا من وەکو پسپۆری دەرسی خۆم لەوانەیە گە بڕاتە دەرسی من احتیمالیا بڕاتە دەرسی بیرکاری لەوانەیە دوو مامۆستا ئەو وانەی بۆ شیکاتەوە ئەخ مامۆستاڤینێکی تر بگورە فەقسەکەت پێ بڵێ سەیەکێک لە قوتابیانەیە ئەوانی کە بینەرمان بڵێن مامۆستامان هەبووە زۆر جالانی خۆشتان بیستی بێتان مامۆستا هەبوو بە جوری پێویست فێری قوتابیەکی پۆلی دوانزەی ئامادە نەکردو بۆ تاقیکردنەوەکە بەڵێ ئەوە لەوانەیە یعنی لە هەنێک مەکتەب یعنی هەبێت ناڵێم نییە یعنی هەمویان کامل نین بەڵام ئەو مامۆستایی کە منهەجی پۆلی یعنی عدادی بە تایبەتی وتەوە پۆلی 10 11 و 12 دگرتە دەست ئەبێ مامۆستایەکی بەرپرس بێ یعنی هەست بە مەسئولیت بکە ئەگەر هیچێکی ئیهمال بێ نەوەڵا یعنی ئیهمالی بۆ مامۆستایەتی یعنی ناکرێ بەڕاستی تۆ کۆمەڵێک گەنج لە بەردەستە کۆمەڵێک کوڕ و کچ لە بەردەستە ناتوانێ بکێ بەڵام دەورە یعنی خۆ خولانێک کاکرێنەوە هەنێکیان بازرگانی ئێستا بەڕاستی کە ڕکلامەکەن لە زۆرینەی زۆریش نییە مامۆستای تایبەتەکان بەڕاستی ینی تەلەبە من ڕێگری لەوە ناکەم تەلەبەیەک احتیمالە یعنی ئەدای من بۆ دەرسەکەم نوعێکە لەوانەیە مامۆستانەوەک بێ مامۆستایەکی تریژ نوعێک بێ احتیمالە تێگەشتنی ئەو تەلەبەی لەو مامۆستایە کەمتر بێ کێشەیەکی تر هەیە هەمان مامۆستا کە لە پۆلەکەیان دەرسەڵێتەوە جاری وە بە تایبەت ئەگیرێ بۆ ماڵەوە لە خولەکان هەرو مامۆستایان لە خولەکانیش هەرو ینی بڵێن زۆرینی ئەو مامۆستایانە دووبارە لەبەرەوە سەرقاڵی بەڕاستی پێم وتی بازرگانی کردنە لەبەر سەرقاڵیان بە چەند خولێک و دەوراتێک کە بەشداریەکەن احتیمالە نەتوانێت بە تایبەت بۆ تەلەبەکانی خۆی بۆ شێوە شیکاتەوە من ئەوواکەم زۆر کاتی وا هەیە هەمان ئەو مامۆستایە لەو قوتابخانەیە دەرس بۆ قوتابی دەڵێ بەڵام لە ئامادەنیە لە پۆلەکەیدا لە قوتابخانەکەی گوێ لە مامۆستایەکە ڕابگرێ کەچی دەچی لە ماڵەوە بە پارە دەگرێنە هەمان مامۆستاش ئەو حاڵەتەش ئەو حاڵەتەش هەیە هەمان مامۆستایەکەشەکە لە خودی قوتابیەکەیە چونکە من باسم کرد دەبێ ئەو قوتابیە بڕیار بدە کە بڕیاریشی دانەک بەر سەرزارێکی بڵێ من بڕیارم داوە ئەمسال لە پۆلی 12 سەرکەوتوو بووم تا چەند بڕیارەکەی خۆت جێبەجێ دەکەی و ئەو وەهمانە ناهێڵی و ئامۆژگاریەکەم یاخود ڕێنماییەکەم بۆ قوتابیەکانی وانی بکە ئێستا پۆلی 12 و ئەوانشی لە ساڵانی داهاتوو دەگەن بە پۆلی 12 بە گوێ لە چیرۆکی سەرکەوتنی ئەو قوتابیانە بگرن کە لە دوای دەرخستنی نمرەکان هەموو دەستگاکانی ڕاگەاندن چیرۆکی سەرکەوتنی ئەو قوتابیانە کە دەگوازنەوە بەبێ ئەوەی مامۆستاشیان هەبێتن لەسەر ئاستی یەکەم بۆ ئێستێنە لە مامۆستابینیکەی لە قوتابیەکان قسە بکە فەرموو سەرەتا بەخێر بێن دەست خۆشتانە دەکەم بۆ دەرفەتە پێشەوەی کە پرسیارەکەم بکەم دەمێ ئاماژە پشتە بکەم لێرەدا کە بوونی پلان لە قوتابیەکان جەمە قوتابانێک کە هەوڵ دەدەم بخوێنن ئەوە بە خراپی نازان بەڵام بە باشی نازانم چونکە بوونی پلان ئەم هەتا ئێستا ینی دەموێت بەکاتژمێرێکزانی بۆ بە خراپی ینی لێرەدا لەبەوەی کە چکە ئەمە هەتا ئێستا ساعتەکەم ینی کاتژمێرێکم دانە نایە بەوەی کە برم لەو کاتی دەبێ ئەو دەرسی تەواوکەم یعنی دەبیت نانی هەر کاتێکی دیاریکرا زەختێک ناخێتە سەر مێشکی خۆت کە بڵێ ئیلا ئەبێت تەواوی بەڵێ چونکە ئەمە ینی پێویست ناکە بۆی کە کاتی دیاریکەی لۆ خوێندن چونکە زۆر جاریانی دەرسەکەیە کە زۆر گرینگە پێویستە تو کاتەشی زیاتری لۆ تەرخانکەی لەوەی کە و کاتی تو دەتەوێت لۆی دانەی هەروە سەرنجام هەروەها کە لێرەدا پرسیارێکی دیکەشم هەیە لێرەدا بوونی لە هەڵبەت لە قوتابخانەکاندا بوونی پەیوەندی نێوان کە مامۆستا لەگەڵ قوتابی تا چەند گرینگە هەندەر بێ لۆ ئەو قوتابی کە بەردەوام ینی لە هەوڵدانی خۆی بەردەوام بێت هیچتێبینێکی هەیە لە سەربوونی ئەو پەیوەندی لە نێوان قوتابیەک و مامۆستای هەیە ئەمن بە تێدا بوون ینی بە پەیوەندیی باشی دەزانم یعنی بۆ نمونە قەت بۆ مامۆستا و تەلەبەیەک ینی پەیوەندیان باش نەبێیان بە جۆرە لە جۆرە بەڵێ زۆر کاریگەری دەبی ئەو فاکتەرە گرنگی کە لەسەر ئەو نەبوونی پەیوەندی دەبی ئەوەندە ناکاتە سەر ئەو خوێندنێکە و تەڵەبە دەیکا واتە تۆ بە گرنگی زانی هەموو هاوڕێکانە پەیوەندیی باشیان لەگەڵ مامۆستاکانە بەڵێ چونکە ئەووا لە مرۆڤ دەکات چکە لایەنێکی دەرونی ینی لەگەشت ئینسانەکە نەکە قوتابی ئەوەیە کە ینی بکوبرێ ڕکوقینەچی لە بەرامبەر کەسێکی هەبی خۆشی نەوێتن ینی لۆ شتێ هەوڵ ناداتن ینی ناوێتن پێ هەوڵت داوە کە ئەو پەیوەندی لەگەڵ مامۆستاکان تا دروست بکەیت بەڵێ زۆریش هەوڵمدایە هەتا پەیوەندێکی باشمانە بێت چکە کاریگەری لەسەر من هەیە ئەی ڕق هەبووە هیچ کات لە بینی تۆ مامۆستایەک وڵای الحەمدلله جارێ ینی هەتا ئێستا ئەو نەبووە بەڵام زۆر ئەی هاوڕێکانت هاوڕێش وڵی بوونی هاوڕەیە کە پەیوەندی نامە بەسم هاوڕەیەکت پەیوەندیەکی باشی لەگەڵ مامۆستایەکان نەبوو بێ
بەڵێ کاریگەری هەبووە ئەو قوتابیە بەردەوام ئەو مامۆستا بە قسەی خۆش بە ڕووخۆشی تێداهانی دەدا لەوەی بخینیتن بەردەوام تەنان لە دەرەجە لە ژجار بۆ مامۆستانیە ئەوەندە کاریگەری دەکاتە قوتابەکەی وای لێدێ کە ناشخینی قوتابیەکە بەڵام وای لێدێ لە بۆی مامۆستا خۆشی دەوێتن بەردەوام بخینیتن بەردەوام هەوڵداتن دەست خۆش بێ بە ئەم پرسیارە لەبەری کە زیاتر بۆ مامۆستا تاژانە بێ لە مامۆستا تاژانی کە مامۆستا تاژان خراپی پەیوەندی نێوان بۆ نمونە قوتابی و مامۆستا یاخود جۆرێک لە جۆرەکان قوتابیەک لەبەر هەڵوێستێکی مامۆستایەک لەبەر هەڵوێستێکی قوتابیەک ئەم تەلەبەی بە باش نازانەیان ئیزعاجیەکە ئەم شتانە هەیە مامۆستاکە تەلەبەکە ئیزعاج ناکات بە پێچەوانەوانە ئەویش لەوانەیە بۆ نمونە بڵێم تەلەبێم هاروهاجە یان شتێکی وە لەو حاڵەتەیە کاریگەریکی خراپی نابێت بۆ سەرجەم تەلەبەکانی تر یاخود بە تایبەتی بۆ ئەو خوێنکارە ڕق هەڵ ناگرێ قەت هەبوو نمونەی وا لە ناو مامۆستاکانە ببینی تۆ دەست خۆش بێ طبعا ئەو پەیوەندیە زۆر گرنگە ئەو قوتابیە باسی کرد چونکە یەکەم ئەو شتاگەڕێتەوە سەر مامۆستاکە خۆی ینی ئەگەر هاتوو بە چایەکی پیرۆسەری ئەرکەکەی خۆی کە و بەڕووخۆشی بچێتە ناو هۆڵی خوێندن بابەتەکان ئاسانکە لە لای قوتابیەکە و لە وتەی ناشرین بە دوور بێ دائیمەن بە وتەی جوانبانیانکە بۆ چونکە ئێستا قوتابی دوورە لە بابەتەکان وەکۆی کە دوورە ئێمەمانە بیان هێنینەوە ناوە لەبەرەوەی بەدیل هەیە یعنی من ئەگەر هاتوو حەز لە بابەتی من نەکە سوۆسیال میدیا زۆر شتی تیا هەیە بەدیلی منە جێگرەوەی منە جا من بۆی دووری خەمەوە لەوە بێتەوە ناو بابەتەکانی خوێندن ئەبێ من خۆشەویستیەک دروستکەم چ کاتێک ئەو خۆشەویستە دروستە بێ ئەگەر من خۆشەویستیم هەبێ بۆ بابەتەکەی خۆم کە مامۆستام کە من ئەو خۆشەویستیم هەبوو خۆشەویستەکەم بڵاو کردو لە ناو قوتابیەکان وایان لێدە قوتابیەکان بابەتەکەیان خۆش بوێ حەز بکەن دوای ئەوە ئەگەر هاتوو مامۆستا ینی هەندێک جار لەگەڵ ڕێز مامۆستا وتێکی ناشرین بە قوتابیەک بڵێ وای لێ ئەو قوتابیە نەک ڕق لە بەرامبەر مامۆستاکە بگرێت بەڵکو لە بابەتەکە لەوانەیە 12 ساڵی خوێندنی ڕقی لەو بابەتە بێ بۆ لەبەرەوەی مامۆستاکە شتێکی وای وتووە جا ئەوە پەیوەندیە زۆر گرنگە و ئەوەش ینی هەتا ئێستا لە ژیانمانە هەبووە ینی لە بینی قوتابی مامۆستا تۆ چەند ساڵێکە لە هۆڵەکانی تاقیکردنەوەی وەکو بەڕێوەبەر ئایا بەڕای تۆ هۆڵەکانی تاقیکردنەوە یەکێکنی لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەی کە قوتابی تووشی قەلەقیە بێ کە پێ خاتەنا ئەو هۆڵانەوە واللهی لە بەنسبەت هۆڵەکانی خوێندن تاپان ئەو کاتێک کە بووی دیاری کراوە من ئێستاش بە هەموو قوتابیان کوردستان ڕاگەێنم شەوی تاقیکردنەوە یعنی ئەچەند سعات بۆ نمونە لەوانەیە یەکی شەو دوو شەو بخەوێ ئەستەم ئەو تەلەبێ بڵێن بۆ نمونە بۆ حوتنی بەیانی بە مزاجێکی باشەوە لە خەو هەستێت وانێ بە مێشکی سافە ئەویش پێویست دەکات تقریبان 10 دقه پێش سعات 8:30 یعنی 8:20 دقه لە ناو هۆڵەکانی خوێندن ئامادە یعنی گرفتمان لەسەر ئەوە بۆ زۆر بۆ دروست بووە هەتا جار هەبووە تەلەبە بە بڕیاری من ناکە بەڕێوەبەری قاعبم بە بڕیاری مشریفەکەم کە نەیتوانیوە بەشداری لە تاقیکردنەوەکە بکات بەڵێ ماوەتەوە بۆ خولێکی دووەم ئەگە خولی دووەم یعنی ئەو شتە ڕووبدا ئەکا یعنی تەواو خولەکەی تر ئەبێ بنمێنێتەوە دەرسەکەی بۆ ساڵێکی تر ئەوە لە بەنسبەت ئەوە بەنسبەت قوتابیانە بە زووتر لە هۆڵەکانی تاقیکردنەوە ئامادە بن بەڵێ ناشنەی ساعتانێک کە ئێستا بزانن بەڵێ ناشنەی ساعت 7 لە ناو مەکتەبا بن نەخێر ساعت 8 لە ناو ئەو مەکتەبی خۆیان بێ باشە لەوانە بڵین جەنابی مشریف و بەڕێوەبەر و معاون و مامۆستا بەڕێزەکان کاگەن بە 20 دقه دەتوانن پشکنینێکیان بۆ بکەن بەڵێ باشە مامۆستاڤین کۆمەڵ شت هەیە لە کات تاقیکردنەوەکانە دروستە بێت لە بەتایبەتی لە هۆڵی تاقیکردنەوەکانە قوتابێ پێویستی بەوەیە بۆ منە بچێتە دەستشۆر یاخود ژینگەکەی تۆک و خۆت کە بەڕێوەبەری ئەو قاعانە بووی تا چەند ژینگەی ئەو هۆڵا بە باش زانیوە و هەستەکەی باش بێ بۆی کە بە باشی مەسەلەن قوتابیان تایە تاقیکردنەوەکەی ئەمە یەک دووش تا چەند ڕێگەیان پێیەن بۆ هەر داواکاریەک کە هەیان بێ بۆ بیانێ دەشۆرێ بکەن شتێکی ئاوە وەڵاهی لە بەپی ڕێنمایی ئەم ساڵ هەمووی قەدەغەکە بەڵێ بەپی ڕێنمایی ساڵانی پێشوو یعنی بڵێن هەبووە بەڵام یعنی بێ مدیر یان معاوقع لەگەڵی بێت ئەوە یەک دووەمینی ئێستا مادەم ئەویان یعنی ئەوەیە کردووە قەدەغە کردو من بە شتێکی باش ێزانم لەوانەیە هەنێ حاڵەتی شێت ڕوبەڕووی یعنی قوتابی هەبێ نەخۆش بێت
قوتابی هەبێ نەخۆش بێ ئەوە جیایە لەو چەند ساڵە قوتابیەک نەخۆش بوو بێ بەڵێ ڕوویاوە هەتا یعنی بڵێن تووشی حاڵەتی نەشیایش بۆ لە ناو ئەم ساگە قەدەغا بکرێ یعنی نازانین تاوان سترێسە بەڵام باوەڕکە دەرفەتی گزیکردن ئەوەنە زۆر بووە تۆ ناتوانێت یعنی جار هەبووە لەلایەن ئەو کەسەی کە ئاوە جێڕێت بۆ قوتابیەکان ئەو قۆپی بردو بۆ تەلەبە ئەی خۆتان وەکو مامۆستاکان تا چەند چاودێرێکی باشن زۆر جار هەر قوتابی هەبووە مەسەلەن گلی ئەویان کردووە کە مامۆستا هەیە مەسەلەن پرسیاری پێڵێ مامۆستا هەبووە مامۆستا یعنی لای من نا بەڵام گوێم لێ بووە شتی وا هەبە بەڵام هەر کەسە و یعنی وجدانی خۆی تۆ ببییر کەیتەوە ئەوانە هەموو تەلەبەی تۆن هەموو خوشکی تۆن برای تۆن مناڵی تۆن پێت خۆشت بەدانەیەکیان بڵێ بەدانەیەکیان دەڵێ یعنی وجدانیە نەبێ ئەو مامۆستای خۆی با بچین لە قوتابیەکان زۆر باشە ئەمەوێ پرسیارە لە تۆ بکەم تا چەند وەکو قوتابیەک بیری لەوە کردوتەوە بڵێ من وڵای سعی زۆرەکەم یان هاوڕێکم سعی زۆرەکە بەڵام کەسێکی تر بە ئیسراحەت وڵا پرسیارەکانی ئەی کڕێ یاخود بۆی ئاشکراکرێ سواز بە ئەو دەرفەتێکە پێتان بەخشین پێویستە هەموو قوتابیەک کە بخوێنێ لە هەموو کاتێک کاتی هەبێ ئەگەر قوتابی لەگەر قوتابی فەرق دەکا بەڵام قوتابی هەیە زیاتر لە قوتابیەکی تر دەخینی و هیچیش ئەوەی کە دێتە سەر وەرەقەکە هیچی دەبیر نامێنێ بەڵام هەیە کاتێکی کەمی دەیەوێ خینەکەی دەکا و لەسەر خینەکەی لا دەچیتن و بڵێن زوو بەباشی وەرقەکەی کە دێتە پێشی جواب دەداتەوە و لە قاعەی ئیمتیحاناتەکان کاتێک لە قاعەکان دەبینین کە کارەبان نییە ئەوەش دەگەڕێتەوە سەر قوتابخانەکان کارەبان نییە قوتابیەکان هەستیان دەبیتن و فکریان لەسەر وەرقەکەی نامێنە و هەمویان لەبیر دەستەوە لەبەر گەرمایی هەندێک قوتابخانە هەیە ئاو نادن بە قوتابیەکان و مامۆستا هەتا مامۆستاش فەرق دەکا قوتابخانە فەرق دەکا سواز بۆ خوددا هەتا ئێستا مامۆستایەکان ئێمە زۆر باشن بە عام دەستخۆشتانێ دەکەن دەستخۆش ئەمێ لەگەڵ قوتابیەکی ترا قسە بکەم زۆر چاکە بیدەرە بۆ نمونە تۆ 16 ساعت لە ڕۆژێکە دەرست خوێندووە بەیانیش ئیمتحانت هەیە ساعت 12 شەو ڕەفیقێکە تەلەفۆنت بۆکە کە ئەسیلە کەشف بۆ و یەکێک کڕیوێتی چه هەستێکتە بێ بۆ بەیانی ئەوە طبعا ئێستا لە ناوەوە شتە زۆر باو وە دەرێ ئەسیلەم لۆدێ و ئەسیلەم کڕیە و نازانشتیوە هەرچەندە لایانی پەیوەندیدار هەڕەتی دەکەنەوە کەشتیوە هەبی بەس هەتا ئێستاش هەر هەبووە لەوانەیە مامۆستای قاعەی ئەو شتەی نەکاتن مشریفی قاعەی ئەو شتەی نەکاتن بەس ئەو شتە دەستەکی باڵای لە پشتا کە کەسی گەورەتر ئەسیلەی لە بۆی هینا باشە تۆ کاردانەوە چیە بێ ئەگەر باکیت پێم ناخۆش دەبی ئەمن بەخۆم خیندبم و ئەو ماندی بوون و شتا ئەویش لەسەر حازری بێتە ناو ئیمتحانی ئێوەڵاو گوناح بەدڵنیای من ئەو ئیمتحانی خراپم عەفوەن هەر بۆ زانیاریت من کە پۆلی 6 بووم کە گەڕامەوە ئینجا وتیان ئەسیلەکەش بۆ تێرگریام لە ماڵەوە زۆر ناخۆش ماندی بوویمە طبعاەوە لە بۆ ڕۆژی پاشی خراپترم دەکا فکرم هەر لەسەرەوەی دەبیت من بە ماندی بوونەوە ئەو ئیمتحانت کردی ئەوش ئەوها بە ئاسانی ئێستاکە ئەگەر مەسئول بی نەتی دەکڕیتن و جا هەر لەسەر قسەی تۆ ئێمە بۆ زانیاریتان بەڕێوەبەری ئەزمونەکانمان داوات کردبوو لەسەر ئەو دەنگۆیانی کە ئێستا قوتابیە باسێکە بەڵام بەداخەوە دیارە هیچ وەکۆمیشە هەستی بە پرسیارەتی نەکردو ئامادە نەبوو پێمان خۆش بوو کە ئەو گرفتە لە لای سەرجەم قوتابیانی هەرێمی کوردستان بڕەوێنێتەوانێ بەرحاڵ ئەگەر شتێکی تر ماوە ئەوە دەنگۆ نییە ئەو ڕاستیەکە ئاخر بۆی ئەڵێ بۆیە میش ئاماژەم پێکرد زۆر ڕەتی دەکەنەوە بەس بەکرد ئەوە ڕاستیە ناتوانین بڵێن دەنگۆیان ڕاستی بەڵام ئەومان داوت کردبوو نەمازانی بۆ نەهات چونکە دڵنیا بووین هەر ئەو پرسیارانەمان لێ کرد مامۆستا ئارام تۆ قەت لەلانی دەرونیەوانی ئەم شتانی کە دروستە بێ و جۆلە قوتابیە بوو باز دەواکە ئەڵێ لەوانێ پێی ناخۆش بەیان بۆ نمونە زۆر جارە بینی قوتابیەک زۆر سعیەکەوە دیمەنیش ئاماژی پێکرد و لەوی پرسی لە کاتێکیان بەیانیان ئێستا ئەوەی ئەبیستێ بەیانیان و شەوان تەلەفۆنەکرێڵێ فلان پرسیار ئاشکرا بووە ئەمانەوە ناکات دەرونی قوتابی ساڵ لە دوای ساڵ ئەم شتە بڵاو بێتەوە ساڵ بۆ دوای ساڵیش مەسەلە خراپێک کاریگەری خراپی بۆ سەر قوتابی هەبێ بەس ئەمە وەکو کۆتا پرسیار حسابەکەین بڵێ ئەمە بە دڵنیاییەوە کاریگەری زۆر خراپی هەیە بۆ سەر قوتابیان و ئاستی دەرونی قوتابیان چونکە قوتابێک لە ماوەی ساڵێک دەکە ئامانجێکی هەیە هەموو توانای خۆی بەگەر خستە بۆ ئەوەی لەم ساڵەدا بگات بۆ ئامانجەی
خۆی بەڵام کاتێک هەواڵێکی وا بڵاو دەبێتەوە لە ناکاو دەرونیان دادەڕخێ و ئەوەی کە خوێندی و شێتی یاخود ئەوەی کە هەوڵشی بۆ داوە هەمووی بەفیڕۆ بچێت بەڵام لێرەدا من ڕێنمایی قوتابیان دەکەم من تا ئێستاکە ئەوەی کە هەیە من بەدەنگۆی دەزانم و گریمان خوانە خواستە ئەگەر ڕاستیش بێ من وجدانی خۆم هەوڵ دەدەم بگەم بۆ ئامانجەی کە هەمە چونکە ئەو قوتابیە کە ئەسئیلەی دەکڕی ئەو پرسیارەکان دەکڕی با لە کۆلیژی پزیشکی بەرزترین کۆلیژ وەربگیرێ لە هەرێمی کوردستاندا بەڵام لە کۆتاییدا لەوانەیە مقەسێک لە ناو شتی نەخۆشیەکە بەجێ بێلێ لەوانەیە سەرکەوتو نەبێ باڵەخانەیەک دروست دەکا لە ماوەی چەند مانگێکدا دەڕوخێ بەڵام گرنگەوەی تۆ لە هەوڵی خۆت بەردەوام بی و ئەو پروپاگەندانە کاتی بەرنامەکەمان ئەوەندە بوو کاتی بەرنامەکەش تەواو بوو وابزانم کێشەی زۆر ماوە و قسەی زۆریش ماوە بە هیوام ئێوەی قوتابیان هەموو سوودتان بینی بێ لەم بەرنامەیە و هەروەها شتێکی زۆر گرنگ هەیە کە نەفسی خۆتان مرتاح بکەن و کاتی خۆتان بۆ دەرسەکانتان بە تەواوەتی دابنێن بۆ ئەوەی کە ئەم 12 ساڵی خوێندنتان بە فیڕۆ نەڕوە و گرنگترین شتیش ئەوەیە کە خواردن و ئیسراحەتتان لەبیر مەکەن چونکە تەنها بە خوێندن نییە چونکە ئەگە بە مێشکێکی مادووە بچیتە تاقیکردنەوەکان و هیچ سوودێکی نابێ وەلە کات تاقیکردنەوەکانیشە مەشڵەژێن ئاماژیان سووتان لێ وەرگرت بێت لە سەرجەم ڕێنمایەکانی شتێکی تریش شەوی پێش ینی شەوی تاقیکردنەوە باش بخەون زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەر هەمووتان زۆر سپاس بەخێر بن دووبارە هیوای سەرکەوت نەخوازم بۆ قوتابیانی پۆلی 12 من یعنی وەکو خۆم کە ئەزمونم لە بەڕێبەری بڵێن قاعەیە هەبووە ئەسیلا کاڵێن نییە هەبووە کە بڵێن ئەسیلا بازرگانی پێوەکراوە تقریبا بە ساعتێک ساعت و نیوێک پێش ئەوەی کە تەلەبە بێتە هۆڵی تاقیکردنەوە ئەو شتە یعنی و حاڵەتە هەبووە هیوادارم ئەو دیاردەیە ناشرینە نەمێنێت هەموو مامۆستاکانیش ئەوانەی کە بدەستیانە لە دانانی ئەسیلا بە وجدانەوە بە زەمیری خۆیان لەو پرۆسەیە بڕوانن کە کچ و کوڕەکانی خۆیان دێنە ناو پرۆسەکە و بە هیوای ئەوەی کە ئەو بەرنامەی سوود بە هەموو پۆلەی 12کان بگەین ئامۆژگاری بن بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەیی ئومێدەوارم هیچ دڵە ڕاوکەیەکیان نەبێتن لە ماوەی خوێندنی ئەم ساڵیاندا و بە بێد و دڵی بڕیار بدەن کە ئەوان سەرکەوتو دەبن و ئەو ئامانجێ هەیەە بەدەستی دێنن وزە سلبیەکان لا بنەوانێک کە دەڵێ من ناتوانم تۆ تەمبەڵی لە شوێنیدا بڕیار بدا یاخود وزەی ئیجابی باز بکاتنەویش کە بڵێ من ئەمڕۆ باشترین ڕۆژی ژیانی منە و من دەتوانم سەر بکەوم و ئەوەی ئامانجمە بەدەستی بهێنم ئەوە ئومێدی سەرکەوتنیش بۆ سەرجەم قوتابیان دەخوازم وەکو ڕێنمایەک بۆ پۆلی 12 بۆ قوتابیەکان ئەوە کاتێک کە لە بەردەمیان ماوە بتوانن کاتی خوێندنیان دیاریکەن شوێنەکەی و جوان خوێندنەوەیکی لەسەر خۆ پەلەنەکەن لە خوێندنەکان پێداچوونەوەیکی باشی بۆ بکەن و هەروەها لە نزیک بوونەوەی کاتی تاقیکردنەوەکانە ئەو سترێسی لە سەریانە کەمیکەنەوە خواردنێکی باش بۆن دوور بن لە چاوری خواردنی سەوزە و میوە تاوەکو یارمەتی دەریان بێ وە کار بۆ هیدرات و ئومێدەوارم ئینشاڵڵا سەرکەوتو بن و هیمەت بەرزی و پشت بەخوا ببەستن.